ئێستا باس و گفتوگۆکەین لەسەر ئیڤێنتی ڕۆژی جیهانی سینەما کەوانش هەریەک لە بەڕێزان کاکرێبوار هەورامی کە بەڕێزیان سەربەشتیاری ئیڤێنتن وەروە زۆر بەڕێز کا کاورە قادر کە بەڕێزیان دەرهێنەرن. دووبارە سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش بێن زۆر بەخێر بێن. کاکرێبوار با لە ئیڤێنتەکەەوە لەگەڵ بەڕێزتا دەست پێ بکەم تا چەند گرنگە ساڵانە ئەم ئیڤێنتە گرنگی پێ بدرێت و بەردەوامی پێ بدرێت بۆ دەستگیرۆیی چەندین دەرهێنەر وە سینەماکار کە بتوانن لانی کەم فیلمەکانیان لە ئیڤێنتێکی لەم شێوەیە نمایش بکەن. بەڵێ لە ڕاستیە خۆی بەشی هونەری سینەمای سلێمانی کە دامەزراوە ئەرکی سەرشانێتی ینی ئەوە یەکێ بێت لە کارەکانی دروستکردنی ئیڤێنت بەو شێوازە دیارە ئێمە مێژوویەکمان هەیە بە مێژوویەک تا گەیشتین بۆی کەسێمە ئیڤێنت دروستکرد. ئەم ئیڤێنتە بۆچی؟ یەکەم یادی ڕۆژەکەیە، دووهەم تایە کۆمەڵێک فیلم نمایشەکرێ ئەزمون سەرقاڵیەک بۆ دەرهێنەرەکانمان ینی ئەزمونیان قاڵتر ئەکەن باشتر پێ ئەگەن لە هەڵەکانی خۆیان تێ ئەگەن لە کاری ئایندەیە کەمترین هەڵا ئەکەن هەتا ئەگەین بۆ ئاستەی کە مەطلوبە ینی بەوەی کە پێویستەکە ئێمە ئەمانەوێ ڕۆژێک لە ڕۆژان فیلمەکانمان لە ئاستی فیلمە جیهانیەکان نابێت. ئەمە یەکێکە لە ئەرکەکانی ئیڤێنتەکە. ئەرکی دووهەمی ئەوەیە ئێمە ناومان بەشی هونەری سینەمای سلێمانیە. شاری سلێمانی شارێکی زیینووە. ئەوە تا خۆتانەی بینن ینی بەم سەرماوسۆڵێ بەم بەستەڵەکە ئاواژ لە قاعەیەکی گەورەی وەکو تەلاری هونەرە 400-500 کەسێک ئامادە ئەبێ بۆ بینینی فیلم مانای وایە ئەبێ من نەوەسین ئەبێ ئیشکەین بۆ ڕێزی بینەرەکانمان. ئەو بینەرە جوانێکێتە هۆڵەکەوانە بەڵام بەکاری جوان بەکاری باش. کاکاوڕێ بێگومان ساڵانێکی زۆرە لە بواری فیلم و فیلم سازی کارەکەیت و لە ئێستا شاوەکو و دەرهێنەرێک کە فیلمێک لەنێو بێگومانم ئیڤێنت و ئەم چالاکەیە نمایش کردووە. ئیڤێنتی لەم شێوەیە تا چەند گرنگە بۆ ئێوە وەکو هونەرمەندانی بە ئەزمون و جارێکی تش بڵێنەوە بۆ دەرهێنەرانی گەنج ئەو دەرهێنەرانەی کە کاری یەکەمیانە یاخود بڵێن دەستپێکی کاری سینەماییانە کە بتوانن فیلمەکانیان شان بەشانی فیلمی ئێوە نمایش بکرێت و بینەروی بینێت. سپاس دەکەم. سەرەتا من حەزەکەم ئاماژە بە نقطەیە بم. طبعاً ئیڤێنتەکە زۆر گرنگە ئەوە مناقەشەی نیە چکە گرنگە لەبەرەوەی کە بتوانین تواناکان ببینین ئەوەی کە خراپە چاچیکە ئەوەی کە باشە باشتریکە. بەڵام لێرە شتێکم پێ ناخۆشە ڕۆژانێک ئێمە فستیڤالمان کردووە ئیمڕۆ گەڕاوینەتەوە بۆ ئیڤێنت ئەوە ئیمڕۆ فستیڤالەکانمان کردای بە نێودەوڵەتی و گەورەترمان کردایە کۆمەڵی هونەرمەندی گەورە بێن ئیسفادەی لێ بکەین و فیلمەکانیان بین و مناقەشە بکەین. بەڵام بۆ بە ئیڤێنتەکە ژەر خراپ نییە بەس فەرقەکەی لەوەیە جاران تۆ فستیڤالەکرا کۆڕی ڕەخنەیی بۆ ئەکرا ئەو دەرێنەرە ئەیزانی خراپەکانی لەکوێیە ئیشەکەی جوانەکانی لەکوێیە و ئیسفادەی لێ کرد. سەبارەت بە گەنجەکان بەڕاستی من زۆر گەشتبینم چکە کۆمەڵی گەنجی جوانە بینی کۆمەڵی چاوی جوانە بینی عەقلی جوانە بینی خەریکە دروست دەبێ. ئێمە ڕۆژ لە ڕۆژان من ئیشم کردو بە M9000 و یان بۆ کامیرانە ئیمڕۆ کامیرەی فول کوالێت ئیشی پێ ئەەکەمەوەوانە فەرقی زۆر زۆرە هەروەها لە قەزیەکانیشە لە چۆنی دەربڕینە ڕەنگە من وەکو کەسێکە ئێستا من ئەمە نۆهەم فیلم بوو کردم بەڵام کەڵکم لە زۆر گەنج زۆر گرتووە هەندێشتم بینەوە جوانترە ئیسفادەم لێکرۆ بۆ کاری داهاتوم یعنی مەرج نێ ئیلا ئێمە وا نەبین بۆ ئەوان زۆر جار ئەوانی جوانن بۆ ئێمە خۆی جوانی هونەر لەمایە کە تۆ هەمیشە قوتابیت و ئەگەر مامۆستاژ بیت. کاکرێ بەڕۆزام ئەو بابەتەی مامۆستا هاوڕێ وروجانی وەڵامەکەی لە لای تۆیە. بگومان زۆرێک لە سینەماکاران با بڵین بەگشتی نەک تەنها بڵین خەونی دەرهێنەران بەڵکو خەونی تەواوی کاستی بەرەمێنانی فیلمەکان ئەوەیە کە فستیڤالەکان بە دەوڵەتی بن و فستیڤالێکی گەورە بێت و تەنانەت چەندین ئەکتەر و دەرهێنەری بەتوانای هەر چوار پارچەی کوردستان تەنانەت وڵاتانی دەریشەوە بێن ئێمە سوود لەوان وەربگرین و دواتر چەندین گفتوگۆی کراوە هەبێت
ڕخنە هەبێت لەسەر فیلمەکان گفتوگۆ هەبێت لەسەر هەرێک لە فیلمەکان ئەمانە بۆ لە ئیڤنتەکە بوونیان نەبوو ئەم ساڵ؟ ئەو بابەتە زۆر قوڵە، ینی ئەگەر ئێمە قسەی لە بکەین کاتی زۆر ئەوێ، بەڵام کورتی پوختی بەڕاستی شاری سلێمانی شایانی ئەوەیە ڤیستیڤاڵی سەر بە خۆی هەبێ. ڤیستیڤاڵ کاتێک کە لە شارێکە ئەکرێت کۆمەڵی خەسڵەت هەیە وای لێکە کە ئەو شارە ئەبێ خاوەنی ئەو شتە بێت. یەکێک لە جوانیەکانی ناو ڤیستیڤاڵ بوونی بینەرە. من ڤیستیڤاڵی ترم زۆر بینیوە، یعنی سێ دەورەی ڤیستیڤاڵی فەجر چوون کە ڤیستیڤالێکە زۆر بە ناوبانگە لە تارانە، هەروەکو نوێنەری دایرەی سینەما و بە ناوی حکوومەتی هەرێم و وەزارەتی ڕۆشنبیریەوە بەشدار بووین بە فلم بەشی مارکتین. جۆش و خرۆشێکی زۆر گەورە لە بینەرانە لەوێ ئەبینرا، ئەوەم لە ڤیستیڤاڵەکانی سلێمانی یابینی، بەڵام ڤیستیڤاڵی ترم بینیوە 10 کەس لە قەعەکە بووە، 5 کەس لە قەعەکە بووە. ئەمە ئەو شارانە بەڕاستی ئەنی شایانی ئەوە نییە کە ڤیستیڤاڵان پێ بەخشێ. سەبەبەکە چێە؟ سەبەبەکە ئەوەیە کە ئێمە ئیداریان قساکەین، بەڕاستی وەزارەتێکمان هەیە ناوی وەزارەتی ڕۆشنبیریە، ئەو هاوڕێیانی پێش ئێمە زۆر باش باسی ئەویان کرد کە وەزارەتەکە استراتیجێکی دانەڕشتەوە بۆ بابەتی کەلتوری خۆی لە هەموو کایە ئەدەبی و ڕۆشنبیری و هونەریەکانیش. لە ناو هونەریەکانە هیچ سیاسەتێکی جێگیری نییە بۆ بواری فلمسازی، کە ئەمە پێویستی بەوەی کە کۆنفرانسێکی بۆ بگیرێت. وەلو خۆشبەختانە ئێمە لە دوێنێ لە وتاری نوێنەری جەنابی وەزیرە باسی لە کارێکی وا کرد کە کۆنفرانسێک بۆ ئەو مەسەلەیە ئەگیرێت. هیوادارم ئەوە بە ئەنجامێکی ڕازیکەری ئەم شارە لی دەرچین. ئەو استراتیژە ئەگەر هەبێ لە ناو وەزارەتە ئەتوانێت هەموو ڤیستیڤاڵەکان ڕێخە، ئەتوانێت هەموو کارە باشەکان و خراپەکان لێک جیا بکاتەوە. مەبەستم لەوە نیە بڵێم شارێک خراپەکە و شارێک باشەکە، چ شارێک شایانیەتی کاتی خۆی لە ناو وەزارەتی ڕۆشنبیریە بەداخەوە لە سەردەمی جەنابی دکتۆر کاوە مەحمووە ئەو بڕیارەیرا کە وەزیری ڕۆشنبیری بوو کە دۆک ئەبێ ڤیستیڤاڵی سینەمایی بکە و هەولێر ڤیستیڤاڵی نێودەوڵەتی شانوێی بکە و ئەنجا سلێمانی مۆسیقا و ئەدەبیان نایە. لە کاتێکە ئەم شارە خۆی شایانی ئەوەی هەموو ڤیستیڤاڵەکان لێرە بێ. یەکەم لە بەرەوەی پایتەختی ڕۆشنبیریە، دووهەم لە بەرەوەی لە هەموو بوارەکانە زیینوە، لە هەموو بوارەکانە ئەم شارە زیینوە، لە شانۆیە، لە سینەمایە، لە مۆسیقایە، سەرچاوی هەموو ئیلهامەکان بوو، ینی داهێنان لێرەوە بووە. ئەمە قسەی من نییە، ینی زۆرێک لە ئەو پارچانەی دەوروبەریشمان ئەڵێن سلێمانی داهێنانی زۆرتیایە بۆ ئەم شارە بەشەکەی لەو شتانە بچوشەکەی توانێت بۆ ئەو ڤیستیڤاڵی سینەمایی کە ئێمە با بڵێن بابەتی سەرەکی ئێمەیە. ساڵانێک لێرە کە تەلەڤیزۆنی گەلی کوردستان یادی بەخێر ئەو سەرمشقی ئەو داهێنانی ئەو ڤیستیڤاڵە بوو. یەکەم من ڤیستیڤاڵی چڵە نێرگزی بەڕێبرد، پاشان لەم لاولۆلا هاوکاری ئەکرا هەندێک ڤیستیڤاڵی لابەلاکرا تا ئەوەی کە ئێمە بەڕێوەبەراتی هونەری سینەمای سلێمانی دامەزراین لە یەکەمین ڤیستیڤاڵمان لە 2008 ڕاگەیاند و 4 خولی بەردەوام هەموو ساڵە لە کاتی و ساتی خۆیان لە ڕۆژی گیانی سینەمایە ئەم ڤیستیڤاڵە بەڕێوە ئەچوو. سینەماکارمان ئەبینی چۆن پەلکێشە بۆ ئەوەی کە چێبەرچێ بکە، یعنی ئێمە لە یادمانە ینی هەر ئەیبەستینەوە بۆەوەی کە ئەوانەی لە ناو ڤیستیڤاڵەکە فیلمەکان کە نمایش ئەکران ساڵ بە ساڵ ئەزمونیان وەرئەگرت هەتا گەیشت بەوەی کە لە ڤیستیڤاڵی ئەخیرمانە ئەو فیلمسازانەی شاری سلێمانی کەوتنەوەی چێبەرچێ بکەن لەگەڵ فیلمسازەکانی پارچەکانی ترە کە ئەوان زۆر دەمێت لە پێش ئێمەوە سینەما و کامێرایان ناسی بوو. زۆر باشە کاکرە بوارەگەر بە کورتی پێم بڵێیت پلانە بێ بۆ ساڵی ئایندە بە هەماشەوە بە ئیڤنتێک بێت یاخود بێگومان پلانی ترتان ئەبێ بۆ ئەوەی کە ڕۆژی جیهانی سینەما هەم لە ڕۆژی خۆی و بە چەندین بڕگە و بابەتی جیاوازترەوە ئەم ساڵ بێتەوە بڵێن نمایشی بکەن و کاری لەسەر بکەن؟ بەڵێ لە ڕاستیە ئێمە هەموو ساڵێک پلانی خۆمان هەیە بۆ وەزارەت. لە ناو پلانەکانمانە ئەرشیفمان هەیە و دۆکۆمنت کراوە و ماوە. لە ناو پلانەکانمانە کۆمەڵێک چالاکیە، یەکێک لەو چالاکیانی کە داوای ئەەکەین هەموو ساڵێک بوونی ڤیستیڤاڵی فیلمی کوردیە. ئێمە زۆر پەلەمان نییە بۆ ڤیستیڤاڵی نێودەوڵەتی بەڕاستی وەکو بەشی سینەما ئەوەنەی کە حەز ئەەکەین ڤیستیڤاڵێکی فیلمی کوردی بەڕێوەبەرین
کە 4 ساڵ بەڕێمان کرد ئەمانوێ خولی پێنجەم زیینوکەینەوە و بەردەوام بین لەسەری لەبەرەوەی ئێستا ئێمە پێویستمان بۆی فلم دروستکەین سینەماکارەکانمان ئەزمونونەکان یان وای لێبێکە ئیتر بگەینە ئەوەی کە غیرەتمانگرێ و یا با بڵێن زۆر ئازایانە بینە پێشەوە فیستیڤاڵی نێودەوڵەتی بکەین و فیلمەکانمان چێبڕچەی ئەوان بکات نەک ئێمە فلم پیشانی کۆمەڵێک بیانی بین بڵین ئەو فیلمەکانە بڵێ دەستان خۆش بێ سەرەتایەکی باشە نەخێر ئێمەمانەوەی چێبڕچیان بکەین بۆەوەی بگەین بۆ چێبڕچەیە پێویستمان بۆیە کە ئێستا ئێمە فیستیڤاڵی فیلمی کوردی بەڕێ بکەین فیلمی کوردی بەرهەم بێت هەتا بەرهەم هەبێ ئەو شتانەش لەدایکە بێ و بۆ ساڵی ئایندەش جەنابەت پرسیارەکەت کرد پلانەکانمان ئامادەیە و بەرزیشمان کردەوە سەر و خۆمان و لە ناویشیانە داوای فیستیڤالمان کردووە و زۆر بەداخەوە ئەم ساڵ بەهۆی بوونی فیستیڤالێکی ئەدەبی نێودەوڵەتیوانێ یادەکان لە ئێمە بە ئەمرێکی سەر و خۆمان بردە دواوە کە ئەوە خۆی بۆ خۆی کارەسات بوو بۆ وەزارەتی بۆ هیواین بۆ ئەم ساڵ کاری باش و کاری جوانتر بکرێ کاگاورێک و دوا پرسیارم بۆ بەڕێزت تا چەند ئەم نمایشکردنانە با بڵێن ئەم ئیڤێنتانە گرنگن بۆ ئێوەی دەرهێنەر بەوەی کە کورتە فیلمێک وەکو پێچیش لەگەڵ میوانەکانە ئاماژیان بۆ کرد کە چاوی بینەری ئێمە کەمتر بۆ کورتە فیلم هەیە ئەمە تا چەند گرنگە بۆ ئێوە کە بتوان نمایشی فیلمەکانتان بکەن و بینەرێکی زۆر باش و بەتایبەتیش گەنجان بن ئاشنا بن بە کورتە فیلم خۆی بەڕاستی دوو وەڵام هەیە بۆم ئەم پرسیارە وەڵام یەکەم بێگومان زۆر گرنگە ئەم ئیڤێنتانە هەبێت چکە دوا شوێنە دوا منزڵە بۆ ئێمە بتوانین فیلمەکان نمایشکەین ئێمە ئەو گەنجانە بەڵام کێشەکە لەوایە بەڕاستی فیلم پێویستی بە توانا هەیە توانای مادی توانای معنەوی پێویستە تۆ پێویستە بەڕاستی تۆ بە کۆمەڵێ خەم و خەفەتەوە چیتە سەر ستێج کار بکەیت ئەتەوێت چ جوانیە یعنی تۆ خۆ ناخە پیسکراوە جوانی چۆن بەخشیت ینی جاری وا هەبوو معاملەمان کردووە وەکو تەماتە بکرم شتێکم تر شتێ زیاد شتیوانیە لە سینەما ئەمەش هۆکارەکەی چییە هۆکارەکەی ئەوەیە زروفێک دروستی کردووە کە تۆ جاری وا هەیە کەسێک شخصێک فیستیڤالێکەکە بەڵام بەڕێوەبێرێتیەک نەتوانێت فیستیڤالێ بکە ئیڤێنتێ بکە بەرحاڵ لەگەڵەوەشە ئیڤێنتەکە شتێکی خراپ نییە باشە ئەتوانین هیچ نەبێ ئەگەر هیچ نەکەین بینەرەکەمان ئاشکەینەوە کە ئەومان ئاش کردەوە دوایی ئەچینە بەس من حەزەکەمێک ئاماژە بەیەک خاڵی کەش بم خۆشبەختانە ڕەنگە من تۆزە پشکی شێرم هەبوو بێ کورسات جێی سینەمای بۆ گرتوینەتەوە توانیومانە زۆر جار یعنی بڵین پەیامەکانمان بگەێنین لە ڕێگای و شاشرێەوە ئەوە شتێکی باشە کە ڕەنگە هەندێک شاشیکە نەمانتوانی بێ بڵین ئەوە شتێکی باشە کە کورسات هەر لە سەرەتاوە لە ساڵی 99 لەگەڵ خاکەکە دەست پێکرا لەوێەوە ئیشی جوان دروست بوو بەڕاستی جێ خۆشحاڵیە بەم هەموو گرفت و کێشەشەوە بتوانێت فیلمەکان بەرهەم بهێنرێت